بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لایەنە دەسەڵاتدارەکان شەڕی ڕاگەیاندنیان زیاتر کردووە بە بڕوای چاودێرانیش ئەمە بۆ چاوەشەکاری و هەڵقەڵەتاندنی خەڵکو و ڕاکێشانی جەماوەرە بۆ خۆیان. لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتیش دەڵێن نابێت جارێکی ترت بڕوا بە بەڵێنەکانی دەسەڵات بکرێتەوە لەبەرەوەی کە تاقی کراونەتەوە. لە بەرنامە ئەمڕۆ بە دیاریکراوی قسە لەسەرەوە دەکەین بۆچی ئەم هەڵبژاردنە گرنگ و چارەنووسسازەوە بۆچی گرنگە هاوڵاتی بەشداری تێدا بکات واگەر گۆڕانکاری لە نوێنرایەتی هەرێم لە بەغداد بکرێت چ گۆڕانێک لە بواری نەوت و موچە لە نێوان هەرێم و بەغداد ڕوودەدات. لەگەڵ مامە کۆمەڵی دادگەری کوردستان لە مێژووی پڕشانازی خۆیدا خاوەنی کۆمەڵێک دەستکەوت و خاڵی جیاوازە کە لە هەموو هێزە سیاسیەکانی دیکەی جیا دەکاتەوە. ئەمەش سەلمێنەری ڕازگۆیی و خەمخۆریە و حزبەیە بۆ خاک و خەڵک و نیشتمان. لەگەڵ شایەتمانیدا ڕاستە و خۆ لەگەڵ خالقی ئەرز و ئاسمان بەیعەت دەبەسێت. کۆمەڵی دادگەری تاکە هێزە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق شەهیدی داوە. ئەمەش پاش ئەوەی مامۆستا محەممەد سەنگاوی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵ 15 ساڵ پێش ئێستا و لە ڕۆژی 5 دەی ساڵی 2006 لەلایەن گروپێکی چەکداری تیرۆریستەوە خۆی و شۆفێرەکەی فرێندران و دوای ئازار و شکنجەدانێکی زۆر بە دڕندانەترین شێوە شەهید کران. مامۆستا محەممەد سەنگاوی جیا لەوەی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو هاوکات ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریش بوو. شەیدکردنی مامۆستاش وەک هاوڕێکانی باسی دەکەن لەبەرەوە پێداگیریە توندە بووە کە لە مافەکانی گەلی کوردستانی کردووە لە نێو پەرلەمانی عێراق. شەیدکردنی مامۆستا محەممەد سەنگاوی دەرخەری ئەو ڕاستیەیە کە کۆمەڵ لە هەر هێزێکی دیکە لە بەغدا زیاتر باژی کوردبوونی خۆی داوە و ئەو شانازیە بە باڵایدا بڕاوە کە تاکە هێزە خاوەنی شەهیدی پەرلەمانتارە لە بەغدا. ومن حول المسؤولين وطبقة أكثرية فقيرة معدمة. کۆمەڵی دادگەری تاکە هێزە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە کەسی یەکەمی خۆی ناردووەتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کردوێتی بە پەرلەمانتار. بۆ پێی لە هەڵبژاردنەکانی ساڵی 2010 ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵ مامۆستا عەلی باپیری کەسی یەکەمی حزبەکەی کاندید کردو پاش ئەوەی کە ژمارەیەکی بەرچاو دەنگی هێنا و متمانەی هاوڵاتیانی بەدەستێنا بۆ ماوەی 4 ساڵی تەواو ڕووی لە بەغدا کردو وەک سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق بەرگری لە مافەڕەواکانی کورد دەکرد. چوونی مامۆستا عەلی باپیر بۆ پەرلەمانی عێراق و مانەوەی لەو پۆستەدا بۆ خولێکی تەواو لە کاتێکدایە دەیان جار بەرپرس و سەرۆکی حزبە سیاسیەکانی کوردستان بۆ کۆکردنەوەی دەنگ و چاوبەستکردن لە هاوڵاتیان خۆیان کاندید کردووە. بەڵام پاش ئەوەی کە دەنگیان هێناوە نەچوونەتە نێو هیچ کام لە پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستانیش و کشاونەتەوە و پابەندی ئەو بەڵێنانە نەبوون کە لە کاتی کاندید بوونیاندا بە هاوڵاتیان و دەنگدەرانیاندا بوو. بە دەنگی 57 ئەندامی پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید وەرگیرایەوە. هەروەها کۆمەڵی دادگەری کوردستان تاکە هێزە لە مێژووی پەرلەمانی کوردستاندا پەرلەمانتاری کودەتای بۆ ڕێکخراوە و پارێزبەندی لەسەر هەڵگیراوە. لە 7 یاری 2021 پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەیەکی پیلانبۆداڕژراودا بەبێ ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنەکانی یەکێتی و کۆمەڵ و یەکگرتو و سۆسیالیست و ئازادی و بەدەنگی پەرلەمانتارەکانی خۆی و فراکسیۆنی کەمینەکان پارێزبەندیان لەسەر سۆران عومەر هەڵگرت کە ئەو پەرلەمانتارە لەسەرەوەی گەندەڵی بەرپرسانی ئاشکرا کردبوو سکاڵای لەسەر تۆمار کرابوو و فەرمانی دەستگیرکردنیشی بۆ دەرکرا. پێش وەرگرتنەوەی پارێزبەندی لە سۆران عومەر چەندین جار پێیان وت ئەگەر داوای لێبوردن لە سەرۆکی حکوومەت بکات ئەوانە سکاڵای لەسەر تۆمار دەکەن و نە پارێزبەندیشی لێوەردەگرنەوە. بەڵام سۆران عومەر ڕەتی کردەوە لەسەر وتنی حەقیقەت داوای لێبوردن بکات و ئامادەی خۆی بۆ وەرگرتنی هەر باجێک لە پێناو هاوڵاتیاندا ڕاگەیاندوو. لە دوای لێسەندنەوەی پارێزبەندیەکەشی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا جاری بەگوێی دەسەڵاتی دیکتاتۆردا داوتی بە پێوە ئەمرین لەسەر چۆک ناژین. بەدەر لەمانەش کۆمەڵ خاوەنی چەندین خاڵی جیاواز و جیاکەرەوەیە لە هێزە سیاسیەکانی دیکە. کۆمەڵ خاوەن خەباتی شاخ و شارە، کۆمەڵ خاوەنی شەهیدا لە جەنگی دژ بە بەعس و لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش. کۆمەڵ هێزێکی ڕەسەنی کۆمەڵگەی کوردەواریە و هەڵقوڵاوی ناخ و کللتوری ڕەسەنە لەبەر ڕۆشنایی ئیمان و ئیسلامدا و بەرگریکردن لە دین و ژینی میلەت بەرکی سەرەکی و لە پێشینەی خۆی دەزانێت.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بە قسەکردن لە سەرم پرسە میوانداری بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەریمان کردو. مامۆستا بەخێر بێن. سوپاس. بەر لەوەی کە بچین سەرگرنگی بەشداری هاوڵاتیان دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لەگەڵ نزیک بۆنەوەی هەڵبژاردن بڵێن شڕێکی ڕاگەیاندنی تون لە نێوان هەردوولایانی دەسەڵات هەیە و هەردوولایەکەی تۆمەتبار دەکەن بە تەزویرکردن. بۆ چوونی بەڕێز چیە و پێدایم شەڕە لە پێناو چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سڵاو لە بەڕێزت لە بینەرانی بەڕێز. طبعاً سەبارەت بە هەموو هەڵبژاردنەکان لە کوردستان و عێراق و لە وڵاتانی ناوچەکەش طبعاً ئێمەزانین ڕێژەیەک تەزویر هەیە بە شێوەیەکی گشتی، بەڵام ئەو شێوازی ڕێککەوتنە بۆ بەڕێوەبردن ڕێژە تەزویرەکە زیادەکە و کەمی بەشداری خەڵک لە هەڵبژاردنەکانە ڕێژە تەزویرەکە زیادەکە و کەمی پشتیوانی لەلایەنەکانی دەرەوە یەکێتی و پارتی ڕێژە تەزویرەکە زیادەکە. بە دڵنیاییەوە یەکێتی و پارتی و هەموو لایەنە عێراقیەکان و ئێمەش و خەڵکیش ئەزانێت کە ڕێژەیەک تەزویر هەیە، بەڵام ڕێژەکە هێندە زۆر نییە تاوەکو وا بکات منی هاوڵاتی مەئیوز بم لەوەی بچم دەنگ بدەم و بە دڵنیاییەوە ئێمە بینیمان مەسەلەن لە هەڵبژاردننی پێشووتر ئۆپۆزیسیۆن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن 40 کورسی دەنگیان هێنا و لە پەرلەمانە بوونە 40 کورسی لە پەرلەمانی کوردستانە و بۆ یەکەم جار بوو و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لە دەرەوەی هەردوو لایەنی دەسەڵات 15 کورسی هەبوو. ئەمە ڕێژەیەکی کەم نییە بەڕاستی، بۆیە خەڵک ئەتوانێت ڕێژەی تەزویری یەکێتی و پارتی کەم کاتەوە. ئەوە حقیقەتێکە کە هەیە کە ئەگەر یەکێتی و پارتی و بەرپرسانی گەورەیان نەشیڵێن ئێمە هەمومان ئەیزانین کە ڕێژەیەک تەزویر هەیە، بەڵام ئەو ناکۆکیەی کە لە کاتی هەڵبژاردنەکانە دروستیەکەن بەڕاستی ناکۆکیەکی مزەیەفە و ڕاست نییە و تەنها بۆ گەرمکردنەوەی موچەخۆرەکانی خۆیانە نەوەکو هاوڵاتیش. من دڵنیام هاوڵاتی زیرەک و شیار عاقڵ تێگەیشتوو لەم دوو هێزە چ لە کوردستان چ لە بەغدا تی ئەگالەوەی کە ئەمانە دوو کۆمپانیای بازرگانین، دوو حیزبی سیاسی نین پرۆژیان هەبێ خزمەتی ئەم وڵاتە بکەن بە بەڵگە لە دەیان مووقیف و لە دەیان هەڵوێست و بە چەندین ساڵی ڕابردوو ئەمەیان بۆ خەڵکی سەلماندووە، بەڵام ئەوان پشتیان بە موچەکە خۆرەکانی خۆیان بەستووە. ئێستا ئەزانن تەنانەت ڕێژەیەکی گەورەی ساردبوونەوە لە ناو موچەخۆرەکانیشیانە هەیە، چ بەوەی نەچەند دەنگدان چ بەوەی بە دژی ئەوان دەنگدان، ئەیانەوێت بە جۆرێ لە جۆرەکان ئاوا گەرمیان کەن دەماری کۆنی سەردەمی شەڕی ناوخۆ و ناشرینەکانی شاخیشیان بێنەوە ناو شار بۆی خەڵک هان بدەن بچێ دەنگ بدەن. ئەها ئەگەر یەکێتی نەمێنێ پارتی چیمان لێکا، ئەها ئەگەر پارتی نەمێنێ یەکێتی چیمان لێکا ئەمان خوا ئەمە وەهمێکە بۆ یەکتری دروستەکەن بۆ دەنگدەرەکانی خۆیان دروستەکەن. دوای هەڵبژاردنەکانە بینی قۆڵ دەستەخەنەوە ناو دەستی یەک بۆ تاڵانی نەوت، بۆ تاڵانی گومر، بۆ تاڵانی باج، بۆ تاڵانی داهات، بۆ پۆستەکان لە بەغدا، بۆ پۆستەکان لە حکوومەتی بەغدا، بۆ پۆستەکان لە ئەنجومەنی نوێنەران، بۆ سەرۆکایەتی کۆمار، بۆ وەزارەتی دەرەوە. ئەم دوو حیزبە بەبێ یەک نایانکرێ و بە یەکشەوە نایانکرێ. بۆ چونکە هەردووکیان خەریکی بەرژەوەندی خۆیانن لە هەر قۆناغێکا چۆن بەرژەوەندیەکانیان تحقیق ببێ بۆ جۆرە مامەڵەیەکەن. لە دوای مەسەلەن هەڵبژاردنەکان بران شەریکن و ئەبێ بە یەکەوە بن، تەنانە دەگەر دەنگێکیش هەبێ ناڕەزی لە نێوانیانە، ناڕازایی وەکو ئۆپۆسیۆن ئێمە ئەڵێن، یعنی ئەم مۆدێلە ناشرینە خراپە کە هەمیشە خەڵک بەوە ئەترسیێنن ئەگەر یەکێتی و پارتی دەبانە بن شەڕی ناوخۆ دروستە بێتەوە، ئەوە یعنی ناشرینترین حیزب لەسەر زەویە هەبێ و دوو حیزبن کە ئەگەر ئەو دوانە تەبانە بنیتر شەڕی ناوخۆ دروستە بێتەوە. بۆ ئەم میلەتە چییە؟ ئەوان خەڵک بە چی تێگەیشتون؟ هاوڵاتی ئەم وڵاتە بە چی تێگەیشتون؟ ئەم کوردستانە بە چی تێگەیشتون؟ بە دیوەکانی خۆیان؟ یعنی 6 ملیۆن ئینسان بارمتەی دەستی چەکەکانی ئەوانە؟ ئەی ناترسن لەوەی وەکو ئەفغانستانیان لێبێ، وەکو قەزافیان لێبێ، وەکو حسنی مبارەکیان لێبێ، وەکو بن عەلییان لێبێ؟ پێشووتە ئەو قۆناغێک کە بترسن لە سێبەری خۆشیان بە دڵنیاییەوە ئەترسن، بەڵام هێشتا نەگەشتوونەتە ئەو قۆناغەی هاوڵاتی زیاتر وشیار بێت بەداخەوە. یعنی کاک حەکیم هەمیشە لە هەڵبژاردنەکانە شتێک من زۆر بێزارەکە، ئەو هاوڵاتی تەنانەت ناچێ بۆ دەنگدان، تووڕێیە ناڕازیە تێناگاوە لە ئێمەش تێناگا تا ئێستا و پێی وایە بۆ نمونە پێی وایە نەچێ بۆ دەنگدان زیان لە یەکێتی و پارتیەدا، کە لە ڕاستیە ڕێک عەکسەکەیەتی نەچێت بۆ دەنگدان ناڕازیە لە یەکێتی و پارتی لەو دوو هێزە چ لە بەغدا چ لە کوردستان، ناچێ بۆ دەنگدان زیان لە ئێمەدا ئەو دوو لایەنە، ئەو لایەنانی کە لە دەرەوەی هەردوو هێزی دەسەڵات لە کوردستانە ئەیانەوێ ئەم وڵاتە جۆرێکی تر بژی، ئەیانێ ئەم وڵاتە موەسسەی هەبێ، یانێ ئەم وڵاتە پرەنسیپی هەبێ، یاسا سەروەر بێ، پارە و سەروەتی ساوانی ئەم وڵاتە بێ بۆ خێر و خۆشی خەڵک بێ.
بەداخەوە غەیری ئەم هاوڵاتیانە خەڵکانێک هەن بەداخەوە ئاستی ڕۆشنبیریان زۆر لاوازە دەنگ و ویژدان و مافی یاساییان ئەفرۆشن بە 100,000 لە کاتی هەڵبژاردنەکانە بە هێندێشتی عاتفی ئادەی عشیرەتەکەمان لەگەڵ فلان هێزە و ئادەی عشیرەتەکەمان ئاوا و ئادەی کاکە ئەوە کوڕی شەهیدە و ئادەی ئەوە کاکە ئەوە $100 پێداوم و بۆ دەنگی پێنەدەم کاکە $100 پیاوی $100,000 زەرەرت لێدا هەموو مانگێک $100 پیاوی بۆی دەنگت نەکڕێ بۆی ویژدانت بکڕێت بۆی بدمرێنێت تا 4 ساڵی تر فەرامۆشت کاتەوە یعنی هەر هاوڵاتیەک ناپرسێ لە خۆی بۆ ئەم دوو هێزە پارەیان پێ ئەسڵا بۆ کۆمەڵ پێی نییە باشە یەک کەس بێتە سەر شاشە بڵێ کۆمەڵ هات $100 پێیان بۆی دەنگەکەی بەمێ یەک کەس بێتە سەر شاشە کاکە یەگرت و ژوایە هێندێک هێزی کەشوان پارە دابش ناکەن هەڵبژاردنان چونکە بە قەناعەتمان وایە سیستمی سیاسی و حکومڕانی شەراکەتی پارە نییە شەراکەتی بازرگانی نییە کۆمپانیان نییە تاوەکو من $100 بدەم بە هاوڵاتیەک و هەمووی بدزم بۆ خۆم بەڵکو شەراکەتێکی سیاسی و ئەخلاقیە من داوا لە دەنگ لە خەڵکەکەم بۆ ئەوەی بە پرۆژەی سیاسی کاری بۆ بکەم ئەم وڵاتەی بۆ ڕاستکەمەوە بۆی خێر و خۆشی بەرقەرار بێ بۆی یاسا جێبەجێ بێ بۆی عەدالەت و عەدالەتی کۆمەڵایەتی بەرقەرار بێ بۆ ئەوەی پارەی ئەم وڵاتە نەچێتە گیرفانی حیزب و خزم و بنەماڵە و گروپێک لە خەڵک پارەی ئەم وڵاتە بۆ خەڵکی ئەم وڵاتە بێ بۆیە بەداخەوە یەکێک لە کێشە گەورەکانی هەڵبژاردنەکان بێجگە لەوانەی کە موچەخۆری خۆیانن ئەوانن کە سادە بیرەکەنەوە و ئاستی ڕۆشنبیریان باشە بەس پێویستی بۆ ژنێ کە خەڵک لێ ئەوە شتێ نەگە کە بڵێن بۆ نمونە دەڵێ کە بەشداری هەڵبژاردن ناکەن لە بە ئۆپۆزیسیۆنی شتێ نەگەیشتون خزمەت بەرە سەڵات دەکەن پەیوەندی بە ئۆپۆزیسیۆنی شەوە نییە تەڵێن هۆکارەکە چییە بە دڵنیاییەوە یەکێک لە هۆکارەکان خۆمانی بۆ نمونە کۆمەڵ و هێزەکانی تر لە دەرەوەی کێتی و پارتی لەوچێ نەمانتوانی بێ باشتر خەڵک تێبگەێنین لەوچێ نەمانتوانی بێت وەسیلەمان لە بەردەسانە بێ لەوچێ جدیتر نەبین لەسەر پەیامەکانمان لەوەچێ هەندێک هەوڵمان نەدابێ بەڵام بەداخەوە لە سای ئەو پارە زراوەی میلەتەوە لێشاوێک میدیا و سۆشیال میدیا و کارمەندی موچەخۆریان داناوە بۆی خەڵک چاواشە بکە بۆی خەڵک ئامانجەکەی لێڵ بێت بۆی خەڵک دز و دەستپاک لێکجا نەکاتەوە بۆی خەڵک نەزانێ کامە بۆ خزمەتی وڵاتەکەیەتی و کامە نەخێر بۆ خزمەتی خۆیەتی بۆی خەڵک بۆی جا نەبێتەوە بە ئاسانی ئەرێکاکە لە کاتی هەڵبژاردنە کام دوانە ڕاستەکەن هەردووکیان ئەڵێن ئێمە ڕازگۆین لەگەڵتانە بەس خۆ ساڵی پار دیار بوو کێ ڕازگۆ نەبوو پێرار دیار بوو کێ ڕازگۆ نەبوو کێ برسی کرد کێ بێ ئاوی کرد کێ بێ شەقامی کرد کێ بێ جادەی کرد کێ شنگالی تەسلیم کرد کێ کەرکووکی تەسلیم کرد کێ لەگەڵ وڵاتان ڕێگەکەوێت لەسەر فرۆشتنی خاکی ئەم وڵاتە کێ لە بەغدا لە پێناو پلە و پۆستێکی خۆیان هەموو شتێکی کوردستان یعنی خۆ دیارە بەڵام بەداخەوە هاوڵاتیان بەهۆی ئەو میدیا زەبەلاحی خراوەتە کار لە کوردستانە هەمووی کەناڵێک دوان سیان هەن قسەی حەق و ڕاست بۆ خەڵکەکەن ئەوانی کە دوو جۆرن جۆرێکیان سیاسین هەواڵی ناڕاست هەواڵی چاواشەکارانە بە پارەی نەوت و خەڵکیشە ئەی بە پارەی کێ یعنی بۆ نمونە یەکێت و پارتی پارەیان لەکوێ بوو بە ملیۆنان دۆلار لە کەناڵەکانیان سەرفەکەن پارەی خەڵکی ئەم وڵاتە نییە پارەی نەوت و پارەی گومرگ نییە پارەی باج نییە ئەو کۆمپانیانی نین کە بە قۆرەخکاری پرۆژەکان بۆ خۆیانە بن و بەنیوەچڵی بەجێشیانەیەڵن پرۆژەکان بەجێڵن بە خراپی و سەقەتی بەجێیانەیەڵن پارەی میلەتەیە ئەی بایکا بە تەلەڤزیۆنی فلان و تەلەڤزیۆنی فلان و تەلەڤزیۆنی فلان هێندێکیان سیاسین سۆشیال میدیا کارمەند هەیە لە پەیجا ئیشەکە $1500 وەرەگرێ مانگانەکە حەکیم تۆ لەم کەناڵای ئیشەکەی 400-500 وەرەگری بە درێژایی مانگەکە کەناڵێکی زەبەلاحی ئاوا گەورە ئەو ئیشە گەورەی تۆی کەی ئەی ئەو چۆن پەیجێک لە ماڵەوە گەنجێکی داناوە $1500 ئەگەر پارەی نەوت و هی خەڵکی ئەم وڵاتە نییە لەکوێ بوو جارە ئەسڵان خەڵک هەرە بێ بپرسێ ئەم دوو هێزە سیاسیە پارەیان لەکوێ بوو پارەی ئەوە لە بەغداوە ئەی دزن پارەی ئەوە لە کوردستانەوە ئەی دزن پارەی نەوتەکەی ئەوە پارەی گوبرگەکەی ئەوە پارەی پرۆژەکانی ئەوە بە 100 ڕێگە لێ یەکێشنەوە 100 ڕێگە بۆیە میدیا ڕۆڵێکی گەورەی هەیە باش ئەوە یەکەم بۆ سیاسەکە بەڵێ بۆ سیاسەکە میدیان هەیە میدیای سیاسی کۆمەڵێ میدیاشیان هەیە بۆی گەنج بێ هۆش بێ بۆی ژنان
ئاوا دانیشێت 3000 حەڵقە بە دیار فیلمێکەوە کە ئافرەتێک خیانەتی کردووە لە مێردەکەی و بزانێ مناڵەکەی چارەنووسی چی لێت مەسەلەن هونەرمەندێک بەناو هونەرمەندێک لەگەڵ ڕێزما بۆ هونەرمەندە محتەرەمە بە ڕێزەکان کە هونەرەکەیان بۆ خزمەتی وڵاتەکەیان بەکارێنن بۆی هونەرمەندێک بزانێ بەیانیان چۆن هەڵەسێ لە خەو تۆ سەیری پەروەردەی وڵاتە لەکوێ و هیوا و خەون و خولیای ئەمانە لەکوێ تۆ بینیت ئەم دوو هێزە سیاسیە بەو پارانەی لە بەغدا و لە کوردستان دەستیانەکەوێ بە ناڕەوا بە ناشەرعی نایاسایی کەناڵێکی پەروەردەی بکەنەوە بینیت قەت با بێنە سەر شاشە با بسبەینە ئیعلانیکەن بڵێنەوە تا خەڵکی کوردستان ئێمە ئەم کەناڵەمان دانا مانگانە 2 ملیۆن دلاری تیا سەرفەکەین مشکیلە نییە کارێکی باشە بۆ پەروەردەکردنی مناڵەکانتان ئەوان بە پێچەوانەوە کەناڵیان داناوە بۆی خەڵک لە ڕەوشتی باش لە ئەخلاق لە بەها کۆمەڵایەتیەکان بۆی مناڵ فێر بێت لە دژی دایک و باوکی قسە بکە بۆی گەنج فێر بێت لە بری بچێ ژن بێنێ بچە بە دوای شەرەف و ناموسی خەڵکەوە بێ دا تۆ بڕۆ بزانە ئەو کەناڵانە ئەوانەی تەرجەمەی زنجیرە فیلمە تورکیەکانەکەن بە هەزاران ئەڵقەیان و زنجیرە فیلمە بیانیەکان بە هەزاران ئەڵقەیان و ئەوانەی کەشتی سادە و ساکار و زۆر بێبەها زۆر لەگەڵ ڕێز و احتراممە بۆ بینەران زۆر پوچی ژیان یەن زەخمیەکەن گەورەیەکان بە پارەیە میلەتەیە نێ بەوە چوونی بەڕێزەوەی کە ئەنی پارەکەت دەزن و ئەخلاقەکەشت دەدەزن هەردووکیان ێستا هەردووکیان کاک حەکیم ئەم میلەتە بەدەست ئەم دوو حیزب بەدەسەڵاتدارەوە وەکو حاجی لاقلەکەی عەلادین سەجادی لێهاتوو با منە و چیرۆکە بۆ بکێڕمەوە بەڵێ لەو مادینەی کوردستانی باکوور مجەوەری کەنیسەیە گیری خواردوو بەدەست حاجی لاقلەقێکەوە هەموو ڕۆژێ ئەهات لەسەر منارەی کەنیسەکانیشتەوە ڕێکنەیە کرد بەسەر منارەکە و زەنگەکەی پیسە کرد مجەوەرەکەش گیری خوارد بوو هەر خەریکی پاکردنەوەی زەنگی کەنیسەکە بوو ڕۆژێک دارێکی هەڵگرت و چاودێری کرد لەگەڵ ئەوە چوت تۆزێ گۆشت و تۆزێ عارەقی برد بۆ حاجی لەقلەقەیە داینا حاجی لەقلەقە هاتەوە بینی گۆشت دانراوە و ئاوێکی جوانیش دانراوە دەستی کرد بە گۆشت خواردن و ئاو خواردنەوەکە تێر گۆشتی خوارد و عارەقەکەش سەرخۆشی کرد و کەوتە خوارد کە کەوتە خوارەوە کابرای مجەوەری کەنیسەکە دارەکەی لێ هەڵگرت وتی قسەیەکی پێوت وتی تۆ ئەگەر مسڵمان بوویتایە عارەقەکەت نییە خوارد ئەگەر جوولەکە بوویتایە گۆشتەکەت نییە خوارد ئەگەر مەسیحی بوویتایە ڕێکنەونەیە کرد بە زەنگی کەنیسە یەک داری کێشا بە تەوقە سەریا و کوشتی کاکە ئەم دوو حیزبە سیاسە نە مسڵمانن نە مەسیحی ڕاستەقینن نە جوولەکەی ڕاستەقین هیچ نین نە دینیانە دەنێ نە دنیانە دەنێ بۆ دنیا چیان بۆ کردن بۆ خەڵکی کوردستان مادەی 140 هەموو ئیشی گەورەی نوێنەرێک لە بەغدا دووشتە قەزیێنەتەوە یەکانمان لەگەڵ مافە داراییەکانمان قەزیێنەتەوە یەکانمان ئەوە مادەی 140 کەرکووکیان چی لێ کرد دایانە دەست حەجبی شعبی شەنگاریان چی لێ کرد دایانە دەست داعش کچ و ژنی بێتاوانی یێزیدی کەوتنە دەست داعش باشە ئەی هێزی پێشمەرگەی کوردستان لە بەغداوە دامەکرێ نەخێر ئەی شەهیدەکانمان قەروو بکرانەوە نەخێر ئەی زیندانیانی سیاسیمان لە بەغدا موچە وەرەگرن نەخێر ئەی هەڵەبجە قەرەبوو کرایەوە نەخێر ئەنفال قەرەبوو کرایەوە نەخێر ئەمە لە قەزیێنەتەوە یەکانە لە قەزە مادیەکانە وتیان خۆمان نەوت دەفرۆشین و ئابووری سەربەخۆ بیناکەین بودجە لە بەغداوە بڕا سەرۆک کۆمار هەر لەوەیە و جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەر لەوەیە وەزیرەکانیان هەر لەوێن لە سەردەمی هەردوو وەزیری داراییە سەر بە پارتی بوون اینجا بودجەی هەرێمی کوردستان بڕا اینجا یەت چی بە خەڵکی کوردستانە فرۆشێتەوە ئەڵێ بودجەمان لە بەغداوە بڕا ئەڵێ عەرەبەکان بڕیان وەزیری داراییەکە لە خۆت نەبوو کێ بڕی بە سیاسەتێکی هەڵە لە کوردستانەوە تۆ ئەڵێ من نەوتی خۆمە فرۆشم پێویستم بە بەغانیە هەمومان لە بیرمانە ئەیانوت ڕاستە و خۆ ئێمە سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتیەکان دامەزرێنین لە مەودووە هەموو مانگە بیرمانە لە کاتی هەڵبژاردننی پێشووترا هەموو خێزانێک 1500 دلاری لە داهاتی نەوت بۆ چێتە ماڵەوە کو ئابووری سەر بەخۆکەتان چی لێ هات وەزیری نەوتەکەیان نەهاتە پەرلەمانی کوردستان وتی مانگانە تا کۆتایی 2015 1 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشین کو 1 ملیۆنەکە چەند جار میلەت
بە دروی ئەمانە باوەڕێکە باشە 1 ملیۆنەکە یا ئەفرۆشن لە خەڵکی ئەشارنەوە ئێساڵێن 470,000 بەرمیل ئەفرۆشین یان نەخێر نایفرۆشن و فەشەلیان هێنا بۆ جای کوردستانیان نەتوانی دابینکەن بە نەوتی بەفرۆشتنی نەوت و سەر بەخۆیانە و تۆراندنی بەغا و بڕینی بودجە لە بەغا و نەشیان توانی بودجەکە لە بەغا و بگێڕنەوە خەڵکیان لە کوردستان برسی کرد هێزی پێشمەرگەی کوردستان لە بەغاوە دەعم بکرێ و بەشێک بێت لە بەنزومەی دیفاعی عێراقی نەیانتوانی بیکەن ئێکەواتە نەتوانیان لە قەزیێنەتەوە یەکانە ناوەی پەیوەندی بە دارایی و ژیان و موچە ئەوانە ئەم دوو حیزبە لە بەغا سەرکەوتوو بن لە کوردستان چیان کرد دوای نۆ کابینە حکومڕانی هەولێر بێ ئاوە چەمچەماڵ 200,000 هاوڵاتی بە هاوینا بێ ئاوە باش دەربەنی خان پیسترین ئاوە خۆنەوە ڕێگەی کەلار دەربەنی خان ڕێگەی مەرگە ڕێگەی چاقڕنا دووکان ڕێگەی مەرگە ڕێگەی بەردەڕەش لەم ڕۆژانە بینیمان خێزانێک بە کاملیت یاچوو اینجا ببینە کێشەی کارەبا و کێشەی مۆلیدە و کێشەی زیادکردنی باج و کێشەی موچە و هەموو مانگێک موچەخۆر و موچەی وەریەگرێ دڵنیان نیە لەوەی مانگی داهات و موچەکەی وەرەگرێ تۆ چیت کرد بۆ خەڵکی کوردستان نەوتی نایەتێ لە بواری ئازادیەکانە بۆ دوایە گەڕێتەوە کاکەم خەڵکە لە حاجی لەقلەقەکەی علادین سەجادی خراپتر گیریان خواردۆ بەدەستیەتی و پارتیە بەڵام ئەبێ وەکو مجەوەری کەنیسەکە وابی ئەبێ خەڵک داری انتخابات دارێکی قرس نییە گای حەکیم نە خوێن ڕشتنی تایە نە عەزیەتی تایە باشە گریمان هێندێ جار هێندێ ڕەخنە لەلایەن هێندێ گەنجەوەی گیرێ ئەڵێن کۆمەڵ وەرن پێشمان کەون مەسەلەن جاری وایە ئەڵێن کاکە چەک ئەەکەی نەشانمان و جاری وایە ئەڵێن بە بەردڕاویانە نین و نا ئێمە جارێ ئەومان نەوت ناشمانەوێت چونکە قەناعەتی ئێمە وایە لە سای ئاشتیان لە سای ئارامیە ئەتوانین وڵاتەکەمان لە خراپە بۆ باشە ڕزگارکەین لە باش و بۆ باشتر ئێمە ئەڵێین وەرن دەنگمان بنێ دەنگدان ئاشتیانەیە کەس خوێنی ناڕژێ و هیچ کەس عەزیەتیش ناکێشێ و تەنانەت عەرەقیش ناکاتەوە باشە میلەتێک ئامادە نەبێت مەسەلەن ئامادەیە تەبعاً ژمارەیەکی زۆر باش لە خەڵک ئامادەیە دەنگ بدا پاڵپشتیمان کە ئەم قسەم ڕووم لەوانەیە کە دوو جۆرن هێندێکیان دەنگ نادەن هێندێکیان دەنگ بە هەردوو هێزی دەسەڵات دەدەن نوێنەرەکان هەم چنەوە بەغام میلەتێک ئامادە نەبێت بێت یەک کاغەزی سادەت بۆ بکاتە سندوقێکەوە 4 ساڵ جارێک و لە خوێندنگاکەی تەنیشتی خۆیە یعنی دوای هەڵبژاردن دێتەوە دیسانەکەی ئەمەگرێتەوە من ئەندام پەرلەمانم طبعا من سوێنم خواردووە پارێزەری بەرژەوەندی هەموو هاوڵاتێک بووم سواز بۆ خۆشوامان کردووە فراکسیۆنی کۆمەڵ لەوەتەی هەیە لە پەرلەمانە هەروە کارمان کردووە و بە دڵنیاییەوە نوێنەری دەنگ دەرەبین نوێنەری دەنگ نەدەرەبین نوێنەری کۆمەڵە بین نوێنەری ئەندام و لایەنگری هەموو حیزبێکە بین نوێنەری موسڵمانە بین نوێنەری مەسیحیە بین بە پێی یاسا لەم وڵاتە ئەو پەڕی دیفاعیان لێکەین لە کوردستان و لە بەغاش سەلماندوومانە لە ڕابردووە هەموو نوێنەرەکان سەلماندوومانە بەڵام با هاوڵاتیە گوێژدانی خۆی ئاسوودە بکە لە دوای هەڵبژاردن کە دەنگی داوە بە پارتی یان بە یەکێتی نێدیەخەی من بگرێتەوە پێشم بڵێ کاکە وەڵاهی ئەو فڵان کەس جواب نایەتەوە کاکە تۆ لانیگەم هەر باسی مەکە دەنگە بەکیاوە دەنگە بە هەر کەس داوە کەیفی خۆتە بەس من دیفاعەکەت لێ یەکەم من داواکە دەگەێنم باش بەس ڕەنگە بڵێن هەڵبژاردن چی دەگۆڕێ یاخود بڵێن هەموو حیزبەکان هەر وەکو یەکن بۆچی خەڵک بەشداری بکات چونکە ئێستا ئەو گشتان نەشەیە هەم بۆ دەسەڵات وەم بۆ ئۆپۆزیسیۆنیش کاک حەکیم نۆ کابینەیە وەک چۆن ئەوان پلان و بەرنامەیان هەیە بۆ ئەوەی حیزبەکانی خۆیان دەوڵەمەندکەن ئاوا پلان و بەرنامەشیان هەیە بۆی هاوڵاتی چاواشە بکەن چونکە ئەگەر هاوڵاتی چاواشە نەکرێت دوو حیزبی سیاسی دەسەڵاتدار کە نە دینت باشەکەن نە دنیات نە خزمەت دەکەن نە ڕێز لە بەهاکان تەگرن نە لە ڕێز ئەخلاق و لە ئاینەکەش تەگرن ئەلێلا وەسموویەمەوە سەر وەڵامی پرسیارەکەی تۆ ئێمە نزیکەی 23 ئەندام پەرلەمانێک 25 ئەندام پەرلەمانێک یاداشتێکمان بەردا کۆنسۆڵخانەی فەڕەنسا نەمانوێت کۆنسۆڵخانەی فەڕەنسا ڕوخێنین نەمانوێت فەڕەنسا ڕوخێنین نەمانوێت قسەی ناشرینمان پێ نەوتن تەشیرمان پێ نەوت تەنها وتمان ئێمە نوێنەری خەڵکی موسڵمانی کوردستانی خەڵکی کوردستانین پێمان وایە وڵاتەکەتان هەڵەیەکە بەم جۆرە بێڕێزی بە پێغەمبەرێکەکە صلی الله عليه وسلم کە زیاتر لە 2 ملیار ئینسان ئەیپەرستێ خواکەی ئەپەرستێ شوێن کەوتەیەتی باشە ئەمە یعنی مافێکی طبیعیە نەشمانوت
کاکە ئێمە بە ناوی حکومەتەوە بە ناوی پەرلەمانەوە چۆن بە ناوی خەڵکی کوردستانەوە کاکە بەشێک لە خەڵکی کوردستانەوە هەر بە دوای ئێمە ڕایان کردە کنسوڵخانەی فەڕەنسا وتیان نەخێر ئەوانە نوێنەری خەڵکی کوردستان ناکەن ئێمە نوێنەرایەتیانەکەن دەستان خۆش فەڕەنسا لەو بێڕێزیەتان بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام و بە پێغەمبەرەکەی باشە خەڵکی کوردستان لە ئاوا ئەوە ئەیان بینن لە کارەبای ئەوان بینی لە مادەی سەوچل بینیتان لە کەرکوو بینیتان لە شنگال بینیتان لە چەکەکەیان بینیتان کاتێککە خۆپشاندانەکان بیکەیسەکان ڕوەکەنە هەرێم 13 ساڵە لە سی سادق هیوا لە تەکیە تەمەنی 21 ساڵە سەد خەون و خولیایە بوو کێ کوشتی مەگەم ئەم دوو هێزە نەبوون مەگە لەم دەڤەرە کێ چەکی پێیە و بڕیاری چەکی پێیە دیارە کێیە تۆ چیتەوە دەنگ بەوانە ئەدەی مەگە کێ ئێستا خەڵکی دۆکی سەرکوت کردووە بێدەنگ کردووە چی دەنگ بەوانە ئەدەی ئەوە دینەکەش و ئەو دنیاکەشیان سەبارەت بەوەی کە خەڵگەڵێن فەرقتان چییە تخوا کاک حەکیم لە دنیا بووە هاوڵاتی طبعا ئەوە بەشێک لەو قسەیە کە ئاوا برەوی پێدرێ هۆبەیان هەیە هەردوو حیزبی دەسەڵات هۆبەی سۆشیال میدیایان هەیە لە دەستگاکانیانە دایان ناون ئەڵێ تۆ هیچیشت نییە هەر پەیام پۆستێکی کرد عمر پۆستێکی کرد سۆران پۆستێکی کرد ئەحمە و ستار پۆستێکی کرد بچۆ لە ژێرا بنووسە تۆ فەرقتان نییە بۆ ئەم قسە بکەوێتە دەمی سەر هاوڵاتی سادەش و بڵێ ئێوە فەرقتان نییە ئەوە تەمانەوە ئەوەیە ئێمە زانین زانیاریمان هەیە کە ئەوان چەند کارمەند لە سۆشیال میدیانە ئیشەکەن پارەی زەبەلاحی دزراوی ئەم وڵاتیان پێ ئەدەن ئەمە ئیشیانە بەڵام هاوڵاتی سادەکە ئەڵێ تۆ فەرقتان نییە با لە خۆی بپرسێ بەڵگەوە دز و دەستپاک فەرقی نییە تخوا یەکێک نەوتەکەی بشارێتەوە داهاتەکەی بشارێتەوە فەرقی نییە لەگەڵ یەکێکە بڵێ کە کاشکرایکەن یعنی ئێستا لە پەرلەمانی کوردستان چی ئەڵێن ئەڵێن کاکە یاسای نەوت و گاز جێبەجێ بکەن کاکە سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتەکان دانێ کاکەم پارەیە مەشارەوە چی ئەڵێن خۆ ناڵێن بیدە بە ئێمە ئەڵێن بیدەرەوە بە خەڵک بیهێنەرەوە خەزیێنەی گشتی ئێمە ئەڵێن ئەم پارەی گومرگانە دەستان بەسەراگرتووە بیگەڕێنەوە خەزیێنەی گشتی بۆ خزمەتی ئەم وڵاتە ئەوان بەشێکی بۆ خۆیان گولادەنەوە خوا ئەم دوانە فەرقیان نییە باشە فەرقی نییە یەکێک کۆمپانیای هەبێ و بازرگانی هەبێ و پرۆژەی زەبەلاحی بازرگانی هەبێ لەگەڵ یەکێک دەستگای خێرخوازی بەخشینی هەبێ فەرقی نییە فەرقی نییە کاتێک ددانێکیان یەتە ئازار ئەچن بۆ تورکیا و بۆ وڵاتان متمانەی بە نەخۆشخانە تایبەتەکانی خۆشیان نییە کە بە پارەی دزراوی ئەم میلەتە دروستیان کردووە منەظەمەی خێرخواری یا کۆمپانیای نەوت هاتووە پارەی پیاون بۆی نەخۆشخانە دروستکەن نەخۆشخانەکەیان کردوتە ئەهلی بە پارە مناڵی خەڵک عیلاجەکەن سیقیان بەو نەخۆشخانەیەش نییە ئەچن لە دەرەوە فەرقی نییە لەگەڵەوەی ئێمە بە پارەی خێرخوازی خەڵکی خێرخواز و دڵسۆزی ئەم وڵاتە نەخۆشخانەیەک دروستکەی بە سعری گونجاو خزمەتی خەڵکی ئەم وڵاتە بکە خۆشمانەچین لەو نەخۆشخانەی عیلاج وەرەگرین چەند فەرقی نییە ئەندامی مەکتەب سیاسی ئەوان لەکوێ ئەژی چۆن ئەژی ساڵێکا چەند سەفەرەکە چەند جار ناوماڵەکەی گۆڕێ چەند ڤێلای هەیە خەڵکە زانێ ئێمە ئەندامی مەکتەب سیاسیمان کا حەکیم ئێستاش مامۆستایە لە قوتابخانەیەک لەناو ئەم شاری سلێمانیە یعنی سەرچاوەی سەرەکی بژێوی ژیانی موچەیەکە کە لە وەزارەتی پەروەردە وەریەگرێت کە دەوامەکە ئاوەکەی وەکو ئاوی ئەم خەڵکە وایە کارەباکەی وەکو ئەکارەبای ئەم خەڵکە وایە ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری دوای ماوە سەعلی باپیر ئەنجومەنێکمان هەیە یەک و دوان نا زۆرمان هەن ئەندامی سەرکردایەتیمان هەیە دوکانی هەیە لە بازار دوکانی طەبیعی یعنی فەرقی نییە کە ئەچی بەناو بازاڕە ئەم بینا بەرزە بینی بەڵە بستیقاتە خۆوە لای خۆیان وازان شاراوەیە لای خەڵک هەمووی ئاشکرایە هەر بڕۆ لەگەڵ سایق تەکسیەکە سەرکەوێت لە هەولێر پێتەڵێمە هی ئامۆزای فڵان کەسە ئەم بینا بەرزە بینی ئەم سیقاتە بەڵە ئەوە هی فڵان کەسی فڵان بنەماڵەیە ئەم بینایە بینی بەڵە ئەو پورزای فڵان کەسە ئەمە ئەبینی ئەوە پرۆژەی فڵان کەسە کردێتی بە ناوی ژنبراکەیەوە چۆن فەرقی نییە کاکەمە زۆڵمە دز و تەسپاک چۆن فەرقی نییە کەسێک بە بیکەیسی تەقە لە مناڵەکەی تۆ بکە لەگەڵ ئەو کەسەی لە تەنیشتاوە ساوە فەرقی نییە لە دنیا بووە ئەم دوانە فەرقیان نەبێ فەرقی نییە ئەوان بکوژەکان بکوژی خەڵک داڵدە ئەدەن پلەی بەرزەکەنەوە ناڵن پۆلیس معاقبەی کابیگرێ بەڵام کاکسۆرانی ئێمە ناتوانێت بچێتە هەولێر فەرقی نییە بۆ لەبەرەوەی پۆلیسێک دەتوانێت ئەوە قۆڵبەسیکە سبەینێ پۆلیسێک بنێرن من لە ماڵەوە ئەگرن و ئەمبەر بۆ مەحکەمە و سزاش مەدەن باشە کاک حەکیم چۆن فەرقی نییە ئەوان بە لیوا جوڵێنن فەرقی نییە فەرقی نییە من دەمانچەیەکشم پێ نییە هەر دەمانچەیەکی ئاویشم پێ نییە لەگەڵ ئەو مەکتەب سیاسیەی
کە لەسەر کچەکەی سلێمانی کرد بۆ جەبهە فەرقی نییە ئەو ڕەتڵە ئۆتۆمبیلە بەلیوە حیمایانەکە لەگەڵ ئێمە چۆن فەرقی نییە؟ سوپاس دەکەم دەگەرم بۆ لای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێژی کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بمێننا. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست مامۆستا سەبارەت بۆی کە ئێستا نزیکدەبنەوە لە هەڵبژاردننی بڵین پێشوەختی پەرلەمانی عێراق بە بۆچوونی بەڕێزت ئێمە بۆ عێراق بێ یاخود بۆ کوردستانیش بێت چ جۆرە پەرلەمانتارێکمان پێویستە کێ دەتوانێت داکۆکی باش بکە یاخود ئیش و کاری پەرلەمانی بە باشی بکات؟ ئەم بابەتە زۆر گرنگەکە هیوادارم هەموو هاوڵاتیەک یەکەم بچێ بەشداری دەنگدان بکات چونکە بەڕاستی بەشداری نەکردن یعنی هیچ ناکەی، یعنی ئەوەی کە ناچێ بەشداریکە هیچ ناکە. تەنانەت دەنگەکەشی چ ئەوەی بچێت مەسەلەنەوەی کە ئەچێت دەنگەدا و بۆ ئاڵێ دەنگەکە مەسووتێنم تەوان دەنگی سوتا و بە دەنگی تەلەفکرا حسابە. یعنی کەسێک 2000 دەنگ بدا بە 2 کاندید لەگەڵ کەسێکا دەنگ نەدا بیسووتێنە زەربێکی لێە وەکو یەک حسابە هەردووکی لە خانەیەکان نووسرێ دەنگی تەلەفکراوە. لەبەرەوە بەشداری نەکردن و نەچوون بۆ دەنگدان هەر مووقیفێکی سلبیە و هیچ شتێک ناچنێتەوە ئەو هاوڵاتی و ویژدانی خۆشی ئاسوودە ناکە دوای محاسبەیان دام پەرلەمانێ بکە بڵێ کاکە من دەنگم پێدام 4 ساڵە چیت کرد. بۆیە زۆر گرنگە هاوڵاتی وشیار بێت یەکەم ئەمە 4 ساڵ جارێ دەرفەتێکی دەسەکەوێ بچێت محاسبەی ئەو کەسانە بکاکە کە خراپیان کرد و پشتگیری ئەو کەسانش کاکە باشیان کردەوە لەو 4 ساڵەیەک ڕۆژی هەیە یەک کاتی هەیە یەک ڕۆ دوایەوە فەرامۆشەکرێت. تەمان ئێمە هەر لە ناو خەڵکەن و خەڵک خۆی زانێ و من دڵنیام ئێمە لە هەڵبژاردن و دوای هەڵبژاردن و پێش ژوان دوای هەڵبژاردن مۆبایلەکانمان کراوە چینە ناو خەڵک تەلەفۆنیش ناگۆڕێ تەلەفۆنە گۆڕی نەڕقم من لەوەتەی ئاسیا ڕقمی تۆزیع کردوارە و ژمارەیەم هەیە هیچ چۆن تەلەفۆن مدیر عام بووم نەمگۆڕی ڕۆژنامە نووسبووم نەمگۆڕی ئەندام پەرلەمانم نەمگۆڕی ئیشەڵڵا تا ئەو کاتەی خوا ئەمان باتەوە بۆ لای خۆی بە هەرچی شتێک کە خۆی بڕیاری لێدا هەر ئەو ڕقەمەم هەیە. بەخوا ئەندام پەرلەمانەکانی کەشمانوان و خەڵکەکانی کەشمانوان باشە هاوڵاتیەک بتوانێت بچێ ماوەسە عەلی واپیر ببینێ کە سەرۆکی کۆمەڵی دادگەریە وەڵا گوێی ئەو ئەندام پەرلەمانە ئەگرین یعنی مەبەستم بە حیزب کە مۆبایل بکوژێنێتەوە لە خەڵک یا لە خەڵکدا ببڕێ بە دڵنیاییەوە ئێمە لە خەڵکدا نابڕین بەڵام 10 ساڵات 4 ساڵ جارێ پرسی پێەکە هەر سیستەمە سیاسیەکە 4 ساڵ جارێ پرسی پێەکە ئەو پرسا بێ بە دەرفەت بزانێ بچێت تۆڵەی محاسبەی ئەوانەی پێ بکا کە
پشتیان تێکرد لایەنیان نەگرت و لە خەمیان نەبوون لیان نەپرسیەوە خزمەتیان نەکرد و خەمی وڵاتەکە و نیشتیمانەکە و ئاینەکەشیان نەخوارد. باش بەڵام دەسەڵاتیش بەس پێش هەڵبژاردن دێتە لای خەڵک. بەڵە خەڵک خۆی زانێەوە خەڵک زۆر ڕوونە لیان کە لە دوای هەڵبژاردن ئیتر بای حکوومەت و خەڵک یەک نابینەوە ئەوەی کە ئێوەش بای لە خەڵک دەکەنیان بە هیچ جۆرە ئێمە هەمیشە سەلامان لە خەڵک کردووە ئەو ئیشەڵا هەرواشە و ئەو بەو پەڕی متمانەوە ئێمە ئەم قسەیەکەین و مەگەیتر هێندێشت لە تاقی ئینسان بە دەربێکا حەکیم یعنی مەسە من ئەندام پەرلەمانێکم لە دوو شوێن دانیشم لە سلێمانی و لە هەولێر ئەتوانم بەهۆی بوونم لە سلێمانی باشتر بچم بەدەم خەڵکەوە یان لە ناو خەڵکا بچمە بازار لە هەڵەبجە مەسەلەن خزمەکانم لەوێ نەچمە پرسێک لە خورماڵ لە سەی سادەق لە هەڵەبجەی تازە ئەمانە دەوروبەری منن ئاسانترە بەس بۆ من ئاسان نییە مەسەلەن هەموو ڕۆژە یا هەموو مانگێک لە زاخۆ بم یا لە دهۆک بم یاخود مەسەن لە کەلار بم کە تۆزێ دوورترن بۆیە بە دڵنیاییەوە ئەسڵی مەسەلە ئەوەیە ئەندام پەرلەمان دانەبڕێ بە خەڵکەکە هەر گروپێک بێ و لە هەر شار و شوێنێک بێ و لەگەڵ ئەوەشا بە ڕێگەی تر دابڕین هەرەوە نییە بچی لە نزیکەوە بیبینی تۆ مادەم هاوڵاتیە دەتوانێت لە زاخۆ تەلەفۆن بۆ من کە ئیمێلێکم بۆ بکە لە واتسئەپ لە ڤایبەر نامەیەکم بۆ بنێرە قسەیەکم لەگەڵکە بە دڵنیاییەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە نوێنەری کۆمەڵ دانابڕێ لە هاوڵات بەسم جارێت ئەو دوای دێنێ سەرەوەش کە زۆرە پەرلەمانتارێک بەسم جارە ئەوەش کراوەکە سنوورێک پەرلەمانتارێکی هەیە ئەمە نزیکتری دەکاتەوە لە ئەوەیەک لە خاڵە ئیجابیەکانی تەوان ئەم شێوازی هەڵبژاردنەی ئەم جارە خاڵی سربی زۆرە بەس یەک لە خاڵە ئیجابیەکانی ئەوەیە هەر سێ چوار قەزایەک یا هەر نیوەی شارێک ئەزانی کێ نوێنەریەتی لە هەر لایەنێک دەرچوو بێ زۆر بە ئاسانی و ئەو ئەندام پەرلەمان و نوێنەرەش ئەزانەیە کە زیاتر نوێنەرایەتی کێئەکە یعنی ئێستا مەسەلەن بۆ نمونە ئێمە مامۆستا ئەحمەدمان هەیە لە هەڵەبجە ئەوسا خۆی ئەزانێ پێویست ناکات زۆر لەگەڵ مەسەلەن شارێکی تر کۆنتاکتی هەبێ بەس لەسەری فەرزە و پێویستە لەگەڵ سەی سادەق پێنج جوێن هەڵەبجەی تازە هەڵەبجەی شەهید مەسەلەن کە عەرزتارمان هەیە لە ڕۆژهەڵاتی هەولێر زیاتر لەوێ بەرپرسە قومریا خانمان هەیە لە ڕۆژ ئاوای هەولێر زیاتر لەوێ بەرپرسە کاک سۆران لە ڕانیە برواری خان لە ڕۆژاوای سلێمانی بۆیە یعنی بۆ پەرلەمانتار ئاسانترە یەکێک کە لە کەلار دەرەچێ هەر لەگەڵ خەڵکی کەلارە کۆنتاکتی زیاتری هەیە ئەو یەک لە خاڵە ئیجابیەکانە بۆیە دەنگدەر ئەبێ بزانێ کە 4 ساڵ جارێک یا 3 ساڵ جارێک دەرفەتێکی پێدراوە دوو ئیشکە یەک محاسبەی کەم تەرخەمەکان خراپەکارەکان گەندەڵەکان بوودەڵەکان ئەوانەی خەمی خەڵکیان نەبوو خەمی خۆیان بوو ئەوانەی خەمی هاوڵاتیان نەبوو خەمی حیزبەکەی خۆیان بوو ئەوانەی خەمی خاوەن پێداویستی تایبەتیان نەبوو خەمی خزم و عەشیرەتەکەی خۆیان بوو محاسبەیان کە سزایان بدە دەنگ نەدان هەر چوون کە دەنگ نادەی بۆوان ئەوە سزادان ئەوە یەک طبعا کە خەڵک ناچێت بۆ دەنگدان هەر سزای ئەوانی داوە ئەو شێچە دەنگی سوتێن هەر سزای ئەوانی داوە بەڵام لە ڕاستیە ئەگەر لەوان تووڕە بێت سزاکەی ئەبێتە سزا بۆ ئێمە بۆ ئەوانی دەرەوەی ئەو دوو هێزە سیاسیە ئەگەر نەچێ یا ئەگەر دەنگەکەی بسووتێنێ بۆ چونکە تۆکە لەوان ناڕازیت یعنی ئەگەر لەوان ناڕازی دەبێت بە دەرەوەی ئەوان دەنگ بەس چاوەڕێی پاداشیش دەکەن چێ ئێوە بەدڵنیاییەوە ئێمە کە ئەزانی چۆن ئەمە پابندیەکی ئەخلاقیە یعنی کە من لە پەرلەمانی کوردستان لە مەبادیئەکانم دانابزم ئەو ئەندام پەرلەمانی کە لە بەغدایە و نوێنەری کۆمەڵە یان لایەنەکانی تر ئێمە ناڵێن هەمیشە هەر ئێمە ڕاستین و هەر ئێمە دروستین بەڵام بە دڵنیاییەوە بێ خەڵکی کوردستان گەشت بنە ئەو یەقینەی کە ئەم دوو هێزە سیاسیە بەم جۆرە بەردەوام بن لە حکومڕانی سەری وڵاتەکەشە خۆن سەری میلەتەکەشە خۆن و تاک بە تاکی ئەوانش کە پشتگیریانەکەن بە دەنگێک بەشدارن لەو خراپەکاریە گەورەی کە دەرحەق بە مێژوولیان قبول ناکات بۆیە هاوڵاتی زۆر گرنگە بچێت سزای ئەوانە بدا کە ڕازی نییە لێیان کە پشتیان لێ کرد کە پارە و سەروەتی سامانی ئەم وڵاتە و بەغداشیان بۆ خزمەتی خۆیان بەکارێنا بۆ خەڵکیان بەکارنێنا و پشتگیری ئەوانەشکا لە دەرەوەی چونکە هاوڵاتی وشیار ئەبێ پێوەری هەبێ بۆ دەنگدان پێوەرەکە چێکە بۆ کاندیدەکەش بڵین بۆ کاندیدیش بەڵێ یەکەم بۆ دەنگدان بە شێوەیەکی گشتی یعنی تۆ هەمیشە دەنگدان لە نێوان باش و خراپانیە جاری وایە لە نێوان باش و باشترایە یعنی ئێستا باز نەمان هەیە کاندیدی کۆمەڵیشی لێیە لەگەڵ یا کاندیدی تری باشیشی لێیە هاوڵاتی ئەتوانێت تەماشاکە بزانێت کامیان باشترە یعنی ئێمە پێوەرەکەمان هەرگیز ناڵێن چاو بن و قێنە و ئادەی بڕۆ دەنگ دەبە کۆمەڵ شتیوانیە شتی واشمان نەوتوە لە هیچ شوێنێک لە هەر بازنەیەک بڕۆ بزانێت کێ باشە دەنگی پێ بە کێ باشتر هەبوو دەنگ بەو بدە
باش ئەوە یەک ئەگەر هەمووی باش نییە باش و خراپەیە بڕۆ دەنگ بە باشەکە بدە ئەو حاڵەتی دووەم حاڵەتی سێم ئەگەر هەمووی بە خراپە زانی زۆر باشە بچۆ دەنگ بدە بەوەی کە کەم خراپە چونکە ئەوەی کە زۆر خراپە زیاتر زیانت پێگەێنێ تۆ جاری وایە لە نێوان دوو بژاردایت بژاردەکە هەردووکیان خراپن هیچیانت بەدڵ نییە مەسەڵەن خوێندکارێک لە ئەم ساڵ نمرەی پێویستی وەکو پێویست نهێناوە بچێتە ئەو کۆلێژی کە خۆی ئێوێ 8 هێناوە 85 هێناوە دوو کۆلێژ هەردووکی بەدڵ نییە بۆ چونکە ئەو بۆ پزیشکی خوێندی بۆ ئەندازیاری خوێندی بۆ نمونە دوو کۆلێژی باتێتەوە هەردووکی بەدڵ نییە و هەردووکی خراپە و هەردووکی ئەگەری مەسەڵەن دامەزرانی نییە و هەردووکی ئەبێ بچێتە کامەیان کەمتر وانە کەمتر ڕقی لێتی کامەیان لەگەڵ یا تۆزە نزیکتر ئەبێ ئەویان هەڵبژێت هەوڵاتی چۆن ئەچێت لە بەردەرگا کا حەکیم هەمومان چینە بەردەرگایە ئەو بە تایبەت ئافرەتان تەماتە بۆ تەماتە ڕێگە نادا ئەو کەسە خۆی بۆی تێکە ڕێگە چێت تەماتە بە تەماتە هەڵیە بژێرێ ئەویش ئەبێ بچێ هەڵبژێرێ ئەبێ ورد بێتەوە بزانێت کێ بۆ ئەو قازانجە بۆ وڵاتەکەی ئەو طبعاً لێرە هاوکێشەی شخصی نابێبوونی هەبێ بەداخەوە هێندێک هاوڵاتی بەهۆی ئەو ڕەفتارە هەڵەی حیزبەکانی دەسەڵاتەوە کە پارە دابەشەکەن و دەمانچە دابەشەکەن و مەکسی دابەشەکەن لە کاتی هەڵبژاردنەکانە وا تێگەشتون بەڕاستی بەڵێ بە جۆری تر بە ئوسلوبی تر پارە دابەشەکەن پارێزە بەلا دابشکراوە بەڵێ هێندە ئێستا وازانم باس لەوەکەم کە دەنگەشتواتە 300-400 دلار بەداخەوە هاوڵاتی جار ئەو قسانش لەگەڵ ئێمەکەن ئەڵێن بابگیان وەڵا تۆ 1000-2000 دەنگیشم بیتێ 10,000 دەنگیشم بۆ مساگەرکەی من 1 دینارە نادەمێ نەخێر هەڵبژاردن بۆ ئەوە نیە ئەسڵان هەڵبژاردن بۆ نوێنەرایەتیکردنی سیاسی و قانونی و مەبدەئی و نەتەوەییە تۆ ئەچیتە پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ناچی هەر لە بنەمایە لە هیچ شوێنێکی دنیا کابرا ناچێت موچەیە وەرگرێ و بێنێتەوە دابەشیکە بەسەر چەند کەسا دابەشیکە بۆ یەکی ڕوبعێکیان ناکەوێت ئەی باشە بە دابەشیکە بەسەر دەنگ دەرەکانیە ئەی ئەوانی دەنگیان پێنەدا و خۆ نوێنەری ئەوانیشە ئەی دابەشیکە بەسەر مەسەڵەن دا هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەتە ئەی سەڵی تر لێ ناڕازیە کە ئێمە ئەوە شارەکەین بۆ زانیاریت پاشان بۆیە گرێبەستێکی قانونیە ئەبێ ئەو نوێنەرێتەوە ئیشکا بۆ عەدالەتی کۆمەڵایەتی ئیشکا بۆ ئەوەی سیستەمی ئەم وڵاتە بگۆڕێ ئیشکا بۆ ئەوەی کە پارە و سەروەتی سامانی ئەم وڵاتە بۆ خێروبێری ئەم وڵاتە بێتەوە لۆچێکێک بڵێ باش بۆ ئەوهی کوردستانی هی بەغایی لە بەغاش کاکە ئەگەر خەڵکێک نەبێت چاودێر بێ بەسەر ئەو بودجە و پارەیەوە ئەم دوو هێزە سیاسیە نایەڵن خەڵک پیشانی نایەن خەڵک ببینێ کاک حەکیم با من یەک نمونێ بچووکە بۆ بگێڕمەوە لە بەغا لە ساڵی 2020 لە چوارچێوەی یاسای بودجە و ئەو بڕەپارانەی هەرێمی کوردستان لە بەغدای وەرگرتووە 396 میلیارد دینار بۆ کەمەندامان و خانپێداویستی تایبەت هاتووە 396 میلیارد دینار طبعا لە بەغدا دوو جۆر بودجەیەت بودجەیەکیان بۆ ڕەواتبە موچەیە بودجەیەکیان بۆ ڕعایی اجتیماعیە چاودێری کۆمەڵایەتیە کە کەمەندامان و هەژارەکان ئەگرێتەوە لەگەڵ التیزاماتەکانی تری پەیوەندیدار بە پەرەپێدانی پارێزگاکان و ئەوانە بەڵام هەرێمی کوردستان کاتێک چووە لە بەغدا پارەی وەرگرتووە ئەو بڕەپارانەی کە هاتن ئەو بڕەپارانەی کە هاتن 396 میلیاری لە خانەی چاودێری کۆمەڵایەتی وەرگرتووە ئێبێ بێنێتەوە لە کوردستان بیاد بە چاودێری کۆمەڵایەتی بیا بە کێ بە کەمەندامان بە هەژارەکان 5 دانە ساڵە موچەی هەژاریان هەربڕیوە لەم کوردستان 1000 خێزان مناڵی بێسەرپەرست بە ساڵاتی پەکەوتە خێزانێک مەسەلەن پیاوەکە تاوانبارە خراپەیەکی کردووە چۆتە سجنەوە مەسەن گەر کارمەندی حکومەت بێ موچەکەی بڕاوە ئێستا خێزانە 5-6 کەسیە 1 دیناری نییە 1 دینار حکومەت دوتێتی لێگەڕێ بڕۆ تۆ چۆن ئەژی بژی مناڵی 5 ساڵ 4 ساڵ 3 ساڵ حکومەت هەبووە لە دنیا ئاوا بێ حکومەت هەبووە لە دنیا مناڵە بێ سەرپەرشتەکانی لێگەڕێ خێرخوازەگەر هەبوو بیاتێ و نەبوو نەیاتێ شتیوا هەبووە لە دنیا چون پارەی ئەوانە کە لە بەغدا وەریان گرتووە سەرفیان نەکردوێتەوە 396 میلیارەکە نزیکەی 100 میلیاری بە 5 موچە لە 2020 دراوە بە کەمەندامان کە ئەبوو 12 موچەیان بنێ 12 جار موچەیان 296 میلیارد دیناری دیار نییە من بە دوواداچوونم بۆ کردو تا ئێستا نەگەشتومەتە ئەنجام دوو جار بە دوواداچوونم کردو وەزیری دارایی وەزیر دارایی جوابی نەیەوێتەوە ئەنجومەنی وەزیرانی تا ئێستا جوابی نەیەوێت چونکە ڕوویان نییە جواب بنەوە ئەسڵا چونکە هەر لە بنەمایە من دڵنیام لە بەغدا و ئەم پارەیە مەوەستەوەی ئەگەر پەرلەمانتاری ناڕازی لە بەغداد بێت پەرلەمانتاری ناڕازی نەبێت
یەکەندان پەرلەمانی چ بەغدا و چ کوردستانی ئەو دوو حیزبە سیاسی ئەم شتانە ئاشکراکە بۆ خەڵک ئێلانی کەم تۆ بێ بشدانێ مەسەلەی نێوتە موچەیە بەڵە هەموو بوارەکانە لە هەموو بوارەکانە لانی کە من هیچم بۆ نەکرابێ ڕاستیەکانم بۆ ئاشکرا کردووی بەرچاوم ڕوون کردوویتەوە ئێخۆ ناکرێت کابرا دزیژە لێ بکە و بە کوردایەتیش پێ بفرۆشێتەوە دزیەکە بە کوردایەتی دەفرۆشێت ئەگەر چوار پەرلەمانتاری حەقبێژ و ڕازگۆ و ئەوانەی کە ڕاستی بۆ خەڵک ڕوونەکەنەوە ئەوانە نەبوونایە بە دڵنیاییەوە باش ئێستا ئەبوو خەڵک هەموو ڕۆژێ عریزەی سوپاسی بۆ سەرۆکایەتی حکومەت بناردایە کە توانیوێتی بە نیوە موچەش مەسەلەن نیوە باش بەس لە بەغدا دزیەکان وە کوردایەتی بە خەڵک فرۆشتۆتەوە بە دڵنیایی دەسەڵات مەوەستن گوێ لە خیتابەکانیان بگرە بزاناڵێ ئەگەر ئێمە نەبووینایە لە بەغدا چی ڕوو ئەداوە خۆ مەسەلەن شکستەکانیشیان بە شانازی ئەفرۆشنەوە مەسەن هیچ هێزێگەیە باسیانەتی شەر بە شانازی دەفرۆشنەوە کام هێزەیان باسی 16 ئۆکتۆبەرەکە لە کەرکووک بڵێ مەسەلەن وڵای ئێمە خیانەتمان کرد ئێمە کەرکووکمان تەسلیم کرد خەڵکە ئێمە زوڵممان لێکردن نەمانتوانی دفاعیان لەکەین ئێمە ژێربەژێر لەگەڵیانە ڕێککەوتین لەسەرەوە پێمان وتن ئافرین بڕۆ بکوژێ مناڵی فەقیر و هەژاریان داوە کوشت لە ژێرەوە ڕێککەوتنیان کردبوو کەرکووکیان تەسلیم کرد شەنگال ئەوانەی هەڵاتن کوا کێم حاسەبەی کردن خۆێسە بچیت لە ئەدەبیاتی ئەو هێزەی زاڵە لە دەڤەری شەنگال و هەولێرا و بڕیاری چەک بەدەستەکانی پێیە کە بەداخەوە تا ئێستا هەیمەنەی حیزب بەسەریانە زاڵە ئێخۆ ناڵێ من لە شەنگال تێکشکام خیانەتم کرد هەڵهاتم کەسیشم حاسەبە نەکرد ئەڵێ من کاومەم کرد من کوردایەتیم کرد باش کاتمە زۆر کەمەوە سەبارەت بەوەی کە سیفەتەکانی کاندیدی سەرکەوت و خەڵک دەنگ بە چ جۆرە کاندێک بێ کام سیفەتی تیا بێ یەکەم ئازا بێ بوێر بێ ڕازگۆ بێ دەستپاک بێ ئەمین بێ طبعا هێز و لایەنەکەشی وا بێت هەر کاندیدەکە حساب نییە کاک حەکیم تۆ جاری وا هەیە بەڵە وایە ئەندام پەرلەمانی زۆر باش هەیە لە ناو دوو هێزە سیاسەکەی هەردوو حیزبی دەسەڵاتیشە بەس لەبەرەوەی سیاسەتی حیزبەکە ڕێگەی نادا ئیشکا ڕێگەی نادا ئازا بێ ڕێگەی نادا بوێر بێ ڕێگەی نادا ڕازگۆ بێ بێدەنگەی لێەکە نایڵێ ڕاستیەکان بۆ خەڵک هێندە جار بینیمانە هێندێ حاڵەت ئەندام پەرلەمانی لەو جۆرە کەواتە بێت لایەنەکەشی حیزبەکەشی تەییدی ئەم سیاسەتە و تەییدی ئەم جۆرە ئەندام پەرلەمانانە بکە بۆ خاڵی یەکەم ئیمکانیاتی هەبێت توانایی هەبێت خوێنەواری هەبێت بەداخەوان زمانەوانی باش بێ یاسەکان مەسەلە داراییەکان مەوەست وعی هەبێ شارەزایی هەبێ ئاگایی هەبێ مەسەن لە بوارێکە اختصاصی هەبێ تۆ چەند ئەندام پەرلەمانیان ناردۆتە بەغدا لە هیچ بوارێکا شارەزایی نییە لە هیچ بوارێکا توانای نییە لە هیچ بارێکا قابلیەتی نییە ئێوە بۆچی ناردووە هەر بۆ ناردوێتی فلان عایلە ڕازیکا و فلان منتیقە گلەییان هەیە و فلان شوێن وەڵا بە یەکێکیان بێتە موچەخۆری چەند ملیۆن دیناری بۆ ئەمە ناتوانێت دیفاع لە خەڵک بکە ئەندام پەرلەمانێک دەتوانێت ئیمکانیاتی هەبێ پاشان ئەو ئێستا یەک ڕخنا ئاراستەی کۆمەڵەکرێ ئەڵێ بۆچی دەموچاوی دووبارە پیاوی ترتان نییە طبعا ئەمە دوو وەڵاممان بۆی هەیە وەڵامی یەکەمەوەیە ئەم هەڵبژاردنە ئوسلوبێکی جیاوازە یعنی زۆر ئەسڵەن کۆمەڵ زۆر ئازایەتیە لە شێوازێکی هەڵبژاردنی لەم جۆرە یەتە کێبڕکێەوە زۆر ئازایە زۆریش بە قووەتە و زۆریش بەتوانایە چونکە لە بنەمایە دروستکردنی ئەم جۆرە شێوازە لە یاسای هەڵبژاردن بۆ ئەوەیە ئەو هێزانەی چەک و پارە و دەسەڵاتیان نییە پاشەکشە بکەن بچنەوە ماڵەوە ئۆتۆماتیکی ئەوانەی کە ئەویان هەیە چ لە عێراق و چ لە کوردستان ئەوان بمێنەوە ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم ئەو ئەندام پەرلەمانانەی کە ناسراون بۆیان چانسیان زیاترە بۆ چونکە من ناچم لە ماوەی ئەو فترەی بانگەشا خۆم بە خەڵک بناسم خۆی لە وڵاتانی ئەوروپا تا ئەمریکا سیناتۆر پەرلەمانتار هەیە 20 ساڵە 30 ساڵ کاری پەرلەمان خاڵی سێم سیاسەت و پەرلەمانتارێتی و نوێنەرایەتی ئەزمون و شارەزاییە ئەزمون و شارەزاییەکە ناکرێت تۆ 4 ساڵ خەڵک فێرکەی بچێتەوە ماڵەوە ئەو قەچێکە لەگەڵ ئەوەش دەموچاوهێنانە پێشەوەی گرنگە باش وەکو زۆر بە کورتی دەبێت خەڵک گونە حەم دەسەڵاتە لە هەرێم بێت لە بەغدا بێ نوێنەرایەتی میلەتە بکە یاخود دەبێت خەڵک چی لەبیر بێ زۆڵ مەستەمە خەڵکە بێ ئەم شتانیان بیر نەچێتەوە خەڵکە بێت تۆزێ زاکیرە یعنی ئەوانەی کە وشیارن ئەبێ دەوروبەری خۆیان وشیارکەنەوە بڵێن ئەم دوو حیزبە سیاسیە کە ئەمە وڵاتەکەیان ئاوالێ کردو تۆ تەماشاکە ئەم دوو ڕۆژە خیتابی گەورەترین کەسەکانیانت بینی یامە لە سەرۆکاتی هەرێم و لە سەرۆکاتی پەرلەمان گەورەترمان نییە لە وڵاتە یعنی سەرۆکی حکومەت لە دوای وەکو دامەزراوە بەڵێ وەکو دامەزراوە کەچی شخصی یەکەمی ئەو دوانە شەڕەدەنووکیانە لەسەر دیفاعکردن لە حیزب تای هەڵبژاردنیشە باشە ئەم دوو حیزبە سیاسیە نوێنەرەکانیان بچنەوە بەغدا چیمان بۆکەن هەرەوەی ڕابردووەکەن خراپتریشەکەن و ئەسڵەن ئەو شەرعێتی ئەوش وەرەگرن
و خراپتر لەوەشکەن بۆ چونکەڵێن میلەتەکە لێمان ڕازیە ئەوە تا ڕێژەیەک لە خەڵک دەنگمان پێدا دیسان وەک چۆن سەرۆکی حکوومەت هاتە پەرلەمان وتی کاکە ئێمە خەڵک دەنگی پیاوین ئێخۆ خەڵک دەنگی پێ ناوی بیکوژی خەڵک دەنگی پێ ناوی گریمان ڕێژەیەکی ڕاستەقینەیە و واز لە تەزویرەکە بێنە خەڵک دەنگی پێ ناوی برسیکەی خەڵک دەنگی پێ ناوی سجنیکەی لەسەر ئازادی و ئازادی ڕادەڕبڕین بێجگەلەوەی لە میلەتانی وشیار لێ ناگەڕێن 4 ساڵ حکوومەتەکان چۆن حکومەکە با حکومکە لێ پرسنەوە لە هەموو مووقیفێکە بە هەموو ڕێگایەک بە خۆپشاندان مەدەنی بێ بە احتیجاج بێ بە ناڕزایی بێ لە میدیاکانە لە سوۆسیال میدیاوە بەڵام هەڵبژاردنەکان دەرفەتێکن ئاشتیانەیە سەلامەتە بێکێشەیە بێخوێنە هیوادارم هەموو هاوڵاتێک چێ بەشداری بکە سزای ئەوانە بدا خراپەیان کرد پاداشتی ئەوانە بکات چاکە سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرز سمام ساڵمەر گوڵپی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری سپاس بۆ بینەرانی بەرز سپاس بۆ هاوکارانم خاتەمەوە